ئایزان بەردەوام دەبین تەوەری دومی گفتوگۆکانمان دەست پێ دەکەین لە تەوەری دومدا باس لە هەمەجۆری زیندەوەرەکان دەکەین لە هەرێمی کوردستانە ئەو مەترسیانی کە لەسەر هەمەجۆری زیندەوەرەکان هەیە لەسەر ئاستی ژیان وەرەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق لە چ ئاستێکدا و هۆشیاریەکانیش بۆ پارێزگاریکردن لە هەمەجۆری زیندەوەرەکان لە چ ئاستێکدایە لە هەرێمی کوردستان تایبەت بەم بابەتە هەڵبەتە پانێڵێکیش بەڕێوە چووە کە هۆشیاری بۆ بڵاوکردنەوەی پاراستنی هەمەجۆری زیندەوەرەکان و هاوکات چەند داتایەک خراوەتە ڕوو بۆ ئەو مەترسیانی کە لەسەر هەمەجۆری زیندەوەرەکان هەیە لە هەرێمی کوردستان تایبەت بەم بابەتە سۆران حەمالی و هاوکات سۆما ئیسماعیل کە هەردووکیان چارەخوانی بواری ژینگەن لەسەرم بابەتە قسە و گفتوگۆمان بۆ دەکەن بەخێراتن خات و سۆما بەخێراتی سپاس بۆ ئامادەبوونتان کاک سۆران بەخێراتی زۆر سپاس بەخێر بن سەرتا لەوە دەست پێ بکەین هەمەجۆری زیندەوەرەکان لە هەرێمی کوردستاندا لە چه ئاستێکدایە بەڵێ هەمەجۆری زیندەوەری خۆی وەکو پێناسێکی کورتی بکەین بریتە لە کۆی سەرجەم ئەو زیندەوەرانەی کە لە ناوچێکی داریکراودا هەیە طبعاً کوردستان بەپێی و پێگەی کە هەیەی بەشێکی زۆری کورسان بەشەکە لە زنجیرە شاخەکانی زاگرۆس بە شوێنێکی گرنگ و دەوڵەمەندی هەمەجۆری زیندەوەری دانرێت لە سەراستی جیهانە و شاخەکانی کوردستان بەیەکێک لە جینگوڵە گرنگەکان دانرێت کە لە ڕووی هەمەجۆریەوە زۆر دەوڵەمەندە نێتوانین بڵین لە ڕووی هەمەجۆری زیندەوەریەوە کوردستان هەم پێگەیەکی باشی هەیە هەم کۆمەڵێک جۆری دەگمەن و تایبەت بە کوردستان لە ناوچەکانی خۆمان نابوونی هەیە کە تایبەتن بە شاخی زاگرۆس و بە کوردستان باشە خاتوسەما بمەلای تۆ لە هەرێمی کوردستاندا ئەو داتا و ئامارانی کە تایبەت بە هەمەجۆری زیندەوەرەکان هەیە چیمان پێ دەڵێن ئایا هەمەجۆری زیندەوەرەکان لە هەرێمی کوردستاندا لە ئاستێکی باشدا بوونیان هەیە مەترسی لە ناوچوونیان لەسەر نییە؟ خۆی بەپێی عادەتەن هەڵسەنگاندنەکە لەسەر ئاستی عالەمە بەپێی ڕخراوی IUCN ئەکرێت کە هەڵسەنگاندن بۆ زیندەوەران ئەکات بۆی بزانێت لە چه ئاستێکی مەترسیان بەڵام بەداخەوە هەنێک لەو زیندەوەرانی کە لە کوردستانە هەن تەنانەت لەسەر ئاستی عالەمیشە مەترسی لە ناوچوونیان لەسرە و بەتایبەت بۆ نمونە پڵنگی زاگرۆسی کە خۆشبەختانە لە کوردستانە هەیە بەڵام مەترسێکی زۆری لەسەر ئاستی عالەمە و ژمارەیان بەرەو کەمبوونەوە ئەچێت و نزیکەی 800,000 دانیان لە جیهانە ماوە خۆشبەختانە تاوەکو ئێستا لە کوردستانە ماوەتەوە بەڵام بەپێی ئەو داتایانی کە لامانە مەترسێکی زۆری لەسرە هەروەها کۆمەڵی زیندەوەری ترمان هەیە وەکو ئاسکەکانی گەرمیان بە هەمان شێوە کەمانە لە ڕووی ئاستی جیهانی و مەترسێکی زۆری لەسرە و کۆمەڵێک زیندەوەری ترمان هەیە کە بێجگە لە ئەم چەند زیندەوەرە کە ژمارەیان بەرەو کەمبوونەوە ئەچێ بە پێی ڕێکخراوی IUCN کە ئەمەش وەکو مەترسێکی گەورە سیر ئەکرێت ڕاستەمانە لەسەر ئاستی جیهانە مەترسیان لەسرە بەڵام ئێمە ئەگەر بینە سەر ئاستی کوردستان چکە ئێمە کۆمەڵێک کێشەمان هەیە وەکو نەبوونی ناوچەی پارێزرا و کۆمەڵێک مەترسی تر مەترسێکە دووهێندە و سێهێندە ینی زۆر زیاترە وەک ئەوەی لە سەر ئاستی جیهانە هەیە. باشە کاکسوان هەروەکەوەی خاتوسۆما باسی کرد کۆمەڵێک زیندەوەرمان هەیە کە مەترسی لە ناوچوونیان لەسرە سراستی ژیان لە سراستی هەرێمی کوردستانیش بە دیاریکراوی هۆکاری ئەو مەترسی لە ناوچوونە بۆ نەخستنەوەی وەچەیە یاخود بە پارێزگاری نەکردنە لەو ئاژەڵانە یان ڕاوکردن دیارترین هۆکارەکانی چییە؟ ئەگەر ئێمە ئەو هۆکارانی کە مەترسین لەسەر شیردەرەکیەوەکانیان بەتایبەت لەسەر ئەو جۆرانی کە مەترسیان لەسەرە پۆلێنی بکەین ینی چەند جۆرێکن گرنگترینیان ئەوەی کە زۆرترین کاریگەری هەیە لەسەریان لە دەستانی نیشینگە ژینگەیەکانە کە وەکو ماڵی زیندەوەرەکیەوەکان و شیردەرەکیەوەکان وایە بۆ نمونە هەر بەپێی ئەو داتایی کە لە نێوان وەزارەتی کشتتوکاڵ و زانکۆکانە کە لە ساڵی 2010 بڵاوکراوەتەوەنی دەرکەوتۆ لە ساڵی 1990 بۆ 2010 ینی لە ماوەی 20 ساڵدا هەرێمی کوردستان 150 دارستانەکانی لەدەست داوە کە ئەم دارستانانە وەکو ماڵ و ژینگەی زیندەوەرەکیەوەکانوان کە تۆ ژینگەکەی تێکدا ئەو زیندەوەرەیان یان ئەفەوتەیان پێداویستەکانی خۆراکی پڕناکرێتەوە یان لەو شوێنە ڕەوەکات یەکێکە لە هۆکارەکان توانین بڵین ڕاوکردنە لە کوردستانە ڕاوکردنێکی بێبەرنامە هەیە ینی ئەمە زەختێکی زۆری کردوتە سەر بەشێک لە شیردەرەکان بۆ نمونە بزنی کێویە ئاسکە کە تۆ ئەمانە زۆر ڕاوکرا گۆشتخۆرەکانی تریشۆک و وەکو پڵنگ وەکو گورگ وەکو کەمتیار بوون نامانش ڕێژیان کەمە بێتەوە واکە کە سیستەمەکە بە تەواوەتی تێک بچێن بۆ نمونە ئێستا لە کوردستانە ڕێژەی بەراز زۆر بووە لەبەرەوەی خەڵک لە ماوەی ڕابردووە پڵنگ و گورگی زۆر ڕاو کردووە ئەو کاتە هیچ شتێک نەماوە کە بەراز بخوا بۆی ڕێژەکەی زیادی کردووە تەبان مەترسیەکانی تر ئەوانەی کە لەسەر شیردەرەکان ئەتوانین بڵین
بۆ نمونە سووتانی دارستانەکانە کە دیسانە ڕەتی بە لە دەستانی نیشنگە ژنگیەکانیان کێڵگەی من ڕێژکراوە بۆ نمونە زۆر جار لە تەقینەوەی مین ئەبێتە هۆی کوژرانی ئاژەڵی دەگمەن بۆ نمونە لە ساڵی 2010 لە گوندی مۆردکە پڵنگێک بە هۆی تەقینەوەی مینەوە کوژراکە من ڕاستەخۆ کاریگەریان لە کاتی هاوی ناکاتێک کە مینە تەقێتەوە ما بێتەوەی ئاگر بکەوێتەوە بۆ کۆنتترۆلکردنی ئاگرکەوتنەوەکەش لەو کاتەیە سەختە بێت بۆیە هۆکارەکان جیاوازنەوە ئەوەش کە گرنگکە بۆ نە دروستکردی ناوچەی پارێزرا و زۆر گرنگە کە تیا ئەم مەترسیانە بڕەوێتەوە بۆی ئێمە بتوانین پارێزگاری لەو جۆرانە بکەین کە ئەمانە. باشە خاتوتەما لە هەرێمی کوردستان ئەو ئاژەڵانەی کە ئەو زیندەوەرانی کە مەترسی لە ناوچوونیانە سرە هاوکات ناوچەی پارێزراویان هەیە بۆ ئەوەی ڕوبەڕووی لە ناوچوونی یەکجارێکی لە هەرێمی کوردستان دەبنەوە؟ بەداخەوە لە کوردستانە تاوەکو ئێستا ناوچەی پارێزراوی سروشتیمان نییە بە شێوازێکی ڕسمی. ئێستا ناوچەی هەڵگورد و سەکران هەیە بەڵام چۆن بڵێ وەکو ناوە ینی بە شێوازێکی فعلی و ڕێکخراو نەکراوە بە ناوچەی پارێزراوی سروشتی. تەمان ناوچەی پارێزراوی سروشتی بەهۆی ئەو مەترسیە زۆرانی کە لە کوردستانە هەیە و بەرفراوانی ناوچەکە نەتوانراوە ینی ناوچەی پارێزراوی تێدا دروست بکرێ ئەکرێ حکوومەت بەپێی ئەو هەوڵانە ئەو توانایی کە لە ئێستا هەیەتی توانێت چەند ناوچەیەکی دیاریکرا و دەستیشان بکات کە لە ڕووی جۆراوجۆری زیندەوەریەوە دەوڵەمەندن بۆ نمونە ناوچەکانی دەبەری بارزانە، ناوچەی قەرەداخە، ناوچەی شاخی بەمۆ خوشکە، نشناڵ پارکی هەڵگورد و سەکران کە وەکو وتم بەناوە پێویستەکە ئەو تایبەتمەندیانی کە لە ناوچەی پارێزراوە هەیە وەکو کۆنتترۆلکردنی ئاگر و کۆنتترۆلکردنی بڕینەوەی دارستانەکان لەگەڵ ئەگەرمین هەبێ لە ناوچەکەیان لا ببرێ یان کۆنتترۆلی لەوەڕاندن و کشت و کاڵکردن بکرێ لەو ناوچانەیە و بەکارڕەهێنرێن بۆ نیشتەجێبوون. بۆیە کۆمەڵی خاصێتی تر ینی قەدەغەکردنی ڕاوکردن بە شێوازێکی یەکجاری لەو ناوچانە ینی ئەم خاصێتانە لە ناو ئەو ناوچانەیە پێڕەو بکرێت کە بتوانرێت دیاری بکرێن وەکو نەشناڵ پارک و بەرەبەرە زیاد بکرێن چکە ئێمە بەڕاستی لە کوردستان ناوچەی زۆر دەوڵەمەندمان هەیە ینی ئەکرێت لە سەرەتا وەکو نمونە چەند ناوچەیەک دیاری بکرێ و ئیشی لەسەر بکرێت دوایەوە فراوان بکرێت بۆ ناوچەکانی تریش. هیوادارین بگەڕێمەوە لای بەڕێستان بە دیاریکراوی ئەو هۆکارانەی کە هۆکارن بۆ پارێزگاریکردن لە زیندەوەرەکان بە شێوەیەکی گشتی بە تایبەتر ئەوانی کە مەترسی لە ناوچوونیان لەسرە چۆن هەنگاوی بۆ بنرێت چۆن کار لەسەر ئەمە بکرێت هۆشیاریەکان بۆ پاراستنی هەمە جۆری زیندەوەرەکان چۆنن؟ بەڵێ لە ڕاستیە گرنگترین شت پەروەردەی و ئاستی هۆشیاری تاکەیانی ئەگەر تاک خۆی هۆشیار بێ بۆ نمونە پێویست تەنانەت بە پۆلیسی دارستانیش نییە بۆ نمونە ئێمە بتوانین ئەو ئاژەڵانە بەشێک وەکو بەشێک لە سامانی نیشتیمانی سیر بکەین چکە هەرێکیان گرنگی خۆی هەیە و پاشەوەی کە ئێمە مەترسیەکانمان دەستنیشان کرد کار بکەین بۆی مەترسیانە نەمێنێ بۆ نمونە بۆی لە دەستدانی نیشتگەژنگیەکان و لە ناوچوونی دارستانەکان پێویستە ئێمە هەوڵی خۆمان بین بۆ ئەوی بتوانین ئەم نیشتگەژنگەی بپارێزین بۆ نمونە لە ناوچە سنووریەکانە کە داری زۆرە بڕێتەوە لەبەر ئەوەی سوتەمەنی نییە سوتەمەنی دابین بکرێ بۆ نمونە سوود لە وزەی پاک ببینرێ بۆ ئەوەی ینی خەڵکی ناوچەکە ناچار نەبێت کە دار ببڕێتەوە پێویستە دووبارە چاتنەوەی دارستانی سروشتی بە تایبەتی ئەو دارانەی کە لای خۆمانەکو بەڕ و خەزوان و گۆیشوەمانەیە لە ناوچەکانە ئەو شوێنانەی کە پێشتر داری تیا بە بڕوێنرێتەوە وارەوە کۆنتترۆلی ئاگرکەوتنەوەی دارستانەکان بکرێت لەسەر بابەتی ڕاوکردن بەڕاستی پێویستە سنوورێکی بۆ دابنرێ ئەو ئاژەڵانی کە دەبن بەتاڵەتی قەدەقە بکرێ ینی ئەگەر ڕاوکردنیش هەبێ بەتاڵەتی ڕێک بخرێتەوە دیار بێت کە چی یاسایە هەیە ئەم یاسایە پێڕۆکراوە توانراوە ڕێگری بێت لەوەی کە ڕاوکردنی ئاژەڵە دەگمەنەکان بوەستێنێت بە دڵنیایەوە یاساکە هەیە بەڵام نەتوانراوە بە تاواتی پێڕۆ بکرێت لەبەرەوەی ئەو ئیمکانەتی کە لە ئێستا لە بەردەم پۆلیسی دارستان و ئەو لایەنانەیە کە پارێزگاری لە ئاژەڵە کێویەکانەکەن ینی لە ڕووی داراییەوە زۆر پاڵپشت ناکرێن یا ژمارەیان کەمەیان بۆ نمونە تەکنۆلۆژیای سەردەمیان بۆ دابین ناکرێت بۆ نەوەکو درۆنە یان سارەی پێشکەوتووە یان کامری جێگیرە بۆ ئەوی بتوانین ڕوبەرێکی زۆر یا ڕوبەرێکی فراوان بتوانێت چاودێری بکە تەبان ئەمانە هەمووی ئەکرێ هۆکارێک بێ بۆی ئاژەڵە شیردەرەکان و
بادای بێرسی بە شێوەیەکی گشتی بپارێزرێت. بەڵێ خات و سۆما و کۆتا پرسیارەگەر بە کورتی وەڵام بیتەوە ڕۆلی ڕێکخراوەکان یاخود ڕۆلی ئەو کەسانی کە لە بواری ژینگەی و ژینگە دۆستیدا کار دەکەن و ڕۆلیانە پەیوەندیدارەکان بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری لەسەر ئەم بابەتە تا چەندە لە ئاستێکی باش و پێویستە بووە. خۆی لە ڕاستی ئێمە ئەو پەنەڵێک کە بەشداریمان تیا کرد لەگەڵ ڕێکخراوی ئازادبوونەوەکو پەنەڵێکی هۆشیاریە و ژینگەیە لە ڕاستیە زۆربەی خەڵکی کوردستان یان بڵێم تاکی کورد هۆشیاری نییە بەرامبەر جۆرا و جۆری زیندەوەری و گرنگیەکانی بۆیە زۆر گرنگە هۆشیاری بڵاو بکەینەوەکو سەرەتا و ئەمەش زیاتر لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە ئەتوانین بیکەینیان لە خودت لە ڕێگەی دامەزراوەکانی حکوومەتی وەکو زانکۆکان و ئەتوانین بڵێن سوۆشیال میدیا لە ئەمڕۆیە بەداخەوە کە بە خراپی بۆ مەسلەی بازرگانی و ڕاوکردن بەکارهێن دەتوانین ئەمە بگۆڕین هەڵبین سوۆشیال میدیا حکومەت لەلایەن حکوومەتەوە کۆنتترۆل بکرێت ینی خەڵک نتوانن بابەتی ڕاوکردن و بازرگانیکردن بە ئاژەڵانەوە بە ئاشکرا لە سوۆشیال میدیا بۆ هاندانی خەڵک بەکاربێنن بەڵکو ئەمە بگۆڕین بۆ هۆشیاریەک بۆ دەربارەی زیندەوەران و بتوانین کوردستانمان بپارێزین لە هەموو ڕوویەکەوە. بەڵێ سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس بۆ سۆران حەمالی و هاوکات سۆما ئیسماعیل کە بەڕێزیان هەردووکیان چاڵەکانی بواری ژیان دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان بە خێراتن.